خوێندنی کوردی لە کەرکووک دەیەوێت هاوشانی فێرکردن، خوێندکاران ئاشنای کللتور و ڕەسەنایەتی کوردی بکات، ئەوەش بە ئەنجامدانی چەندین ڤیستیڤاڵ لە نێو خوێندنگا جیاوازەکانی شارەکە. لێپرسراوانی پەروەردەش ئەم هەنگاوە با گرنگ دەزانن، بە تایبەت لە کەرکووک، چونکە فرا پێکهاتەیە و گرنگە هەر نەوەیەکی تازە ئاشنای کللتور و شێوازی ژیانی باو باپیرانی بکرێت. قوتابخانە عەرەبیەکانیش نەتەوەی کوردی تایە، بەڵام هیچ قوتابخانە عەرەبیەکان ئەم یادانە ناکەنەوە. هۆکارەکە شێوەیە نەتەوەی تریان لەگەڵا، بۆەوەی ئێمە لە نزیکەوە نەتەوەکانی تر بزانن کللتورێکمان هەیە، کوردبوونی خۆمان هەیە. ئەمە هەمووی دەوری کاریگەری ئەبێ لە کۆتایی یانەوەیەکی نیشتیمان پەروەر، دڵسۆز، خۆشەویست بۆ خاک و نیشتیمان. ئەمەیە هەدەفی ئێمە لە ئەنجامدانی هەموو جۆرە پێشانگایەک. ئەم جۆرە چالاکیانە گرنگی و تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی مناڵانی کورد لە ناو پۆل دەرخینە دەرەوە، هەر لە ناو چوار دیوار و سەرڕەح لەو سەبورە نەبێ، بە بەشداریان پێ بکەین لە چالاکیەکە هونەرەکان و وەرزشەکان بۆ زیاتر خوێندن و قوتابخانیان لەلا خۆشەویستکەین. مامۆستانی قوتابخانەیەک چراخان لە پاڵ ئەوەی کە پەروەردە گرنگە بۆ مناڵ ئەمانەوێ مناڵانی دوا ڕۆژ ئاشنا بکەین بە فۆلکلۆری کوردەواری، بە شتی کۆن و شتی ڕەسەنی کوردایەتی. سەرباری کێشە و کەموکوڕیەکانی خوێندنی کوردی لە کەرکووک، بەڵام هەمیشە هەوڵ دراوە باشترین پەروەردە و فێرکردن ئاشنای خوێندکاران بکرێت. وەک مامۆستایان دەڵێن، هەر وەک چۆن فێرکردن گرنگە، ئاوهاش ئاشناکردنی خوێندکاران بە کللتور و ڕەسەنایەتی کوردەواری کارێکی پێویستە. نەوەی ئێستا با بڵێن زۆر شارەزایی نیە لە هەندێک شتی کە لە پووری کوردی و ئەو شتانە ئێمە دامان ناوە بۆی سێریکەم بزانن بۆ نمونە هەندێک شتی کە لە پووریمانەیە، وەک داسە، وەک مەشکەیە، وەک ئەم شتانەیە، نمونەی زۆرە هێناومانە. جەناب شتانە توان وێنەی بگرن و بینێن بۆ خۆتان بە باشمانزانی بۆی بزانن کە کەسانی پێشووی خۆیان چیان کردەوە، بابا پیریان خەریکی چی بوونە. گرنگی ئەم فیستیڤاڵە بۆ لادیەکان زۆر گرنگە، هەم ئاشناکردنی خەڵکیە لەگەڵ یەکتر، هەم چالاکی قوتابخانەکانە، هەم ئاشناکردنەوەی ئەو کەلوپەل و کارانی کوردەواریە کە ئێمە زۆر بە گرنگی ئەزانین کە لە دەیەکەمان ئاشنای بکەینەوە. بوونی پێکهاتەی جیاواز و فرا کللتور لە کەرکووک وای کردووە تێکەڵاویەکی زۆر لە نێوانیاندا دروست ببێت. سەرباری هەوڵەکانیش بۆ سڕینەوەی فۆلکلۆری کوردەواری با ڕێگای جیاواز، بەڵام پەروەردەی کوردی لە کەرکووک هاوشانی فێرکردن شانی ناوەتە بەر ئەرکێکی نەتەوایەتی، ئەویش ئاشناکردنی خوێندکارانە بە کللتوری کوردەواری. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک.